لا جێگەن سڵاوتان لەبێت لە شاپرێسەوە ڕاستەوخۆ لەگەڵتانم من مەریوان جەبار پاشنیوەڕێی دوێنێ هەینی لە چوارچەوەی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ناوەندی کاری نیشتیمانی کەسەکۆیەکی تازەیە بە بڕیارەدا بمەزرێت و ئەعلانی بکەنە چەند ڕۆژی داهاتوودا بە بەشداری بەشێکی زۆر لە چالاکوانی مەدەنی و ژینگەی سیاسی بڕیاریاندا کە ئەمڕۆ ڕۆژی شەمە خۆپیشاندان و ڕێپێوان ئەنجام بدەن لە بەرامبەر ئەو داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان و تێکدان و شێواندنی ژینگەی بەشێک لە هەرێمی کوردستان. ئێستا دەچمە لای بەڕێز عەدنان شاسوار ئەندامی ناوەندی کاری نیشتیمانی کاگەنانم کاتت باش زۆر سپاس. ئامانجتان لەم خۆپیشاندانە چییە؟ ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆی ئێمە چالاکیەکی مەدەنیە تایبەتە بۆ پێشێلکاریە بەردەوامانەی حکوومەتی تورکیا یا وڵاتی تورکیا بەرامبەر بەگەلی کوردستان ئەیکا و بیزاد ئەم چالاکیە دەربارەی ئەو داربڕینەوەیە کە داربڕینەوە ستومانکردنی خاکە وەکو ئەوە وایە کە تۆ دارەکە ئەپریتەوە لەلایەکی تر مرۆڤێکی تر ببریتەوە. ئەم جۆرە هەڵسوکەوتە لەلایەن هەر کەسێکەوە بێ هەر داگیرکاریەکەوە بێ ئێمە شەرمەزاری ئەەکەین بەرامبەری ئەوەستینەوە. مەبەستی سەرەکیمان ئەوەیە تاچی کورد خەڵکی کوردستان بێنە سەر خەت ینی لەسەر داکۆچی لە زێدی باو باپیریان بکەن داکۆچی لە مافەکانی خۆیان بکەن داکۆچی لەوازە ئەم بانگەوازە خەڵک تا چەند بەدەمیەوە هاتووە لە ئێسادا لە ڕاستیە بانگەوازەکە ئێمە یەکەم چالاکیمانە لە باوەکی کەمان ڕێکمەقسووە هەوڵمان ناوە زۆرترین پەیوەندی بکەین تۆپەکە لە گۆڕەپانی جەماوەرایە جەماوەر خۆی بڕیارە یەتە پێشەوە نایەتە پێشەوە لە دوجارە تۆ هەر چالاکیە بکەی ئەوە جەماوەرە لێی بەهرەمەندە بێ بۆیە ئەو جەماوەرە ئەبێ خۆشی سوتەمەنی ئەو چالاکیە بێ دوجار کە ئێمە چالاکیەکە تەواو ئەەکەین هەڵی ئەسەنجێنین ئەو کاتە ئەزانین لەکوێ سەرکەوتوو بووین تا چه ئەندازەیەک ئەم چالاکیە ئامانجەکانی پێکاوە ئەو کاتە ئەتوانین ئێمە بە تەواوەتی بزانین بەڵام هەوڵێن چالاکیێکی سەرکەوتوو بێ بناقەیەکی بتە و بۆ چالاکیەکانی داهاتووشمان بچەسپێنێ. بە نیسبەتی چالاکیەکەی ئێمەوە لە شاری سلێمانیە زۆر لەو کەسانەش کە پەیوەندیمان پێوە کردوون لە دەرەوەی شاری سلێمانیەوە تەشریفیان هێناوە بۆ ئێرە ئەمە وەکو چالاکیەکە زەمەنەکە بەم مناسبەتە فەرزی کردووە. ئێمە لە داهاتووە کە چالاکیەکانەکەین هەوڵێن منەظەمتر بێ باشتر بێ ڕێک و پێکتر بێ و منەظەمتر بێ نەکە لە سلێمانی لە شوێنەکانی تریش وایە ئەم پەیامە بگاتە شوێنی خۆی لە دوجارە ئەگەر جەماوەر ئەگەر خەڵک ئەگەر ڕێکخراوەکان بیانەوێ پەیامی خۆیان بگێنن ئەبێ سوور بن لەسەر حەقی خۆیان ئەبێ پێداگر بن ئەبێ کە دەستیان پێکرد چالاکی دواتریان لەوەی پێشووتریان سەرکەوتوانەتر بێ لە خاڵە گەشەکانی زیاتر خۆیان بەهێزکەن لە خاڵە لاوازەکانی سوود وەرگرن دواتر ئێمەی کوردستانیان هیچ دەرەتانێکمان نییە کە خودی خۆمان لەبەرەوەی ئێمە لە دوجارە حکومەتێکین بەو شێوەیە نییە کە تاچی کورد هاوڵاتی کوردەوێ ئەو گریەیەی کە هەیە ئەبێ خەڵک خۆی بەدەستی خۆی بیکاتەوە هیوادارین حکوومەتیش بێتە پای داوای خەڵکو و بێتە ئەوەی ئەگەر هیچ پشتیوانیش ناکە ڕێگری لەم جۆرە چالاکیانە نەکە. دوجار ئەوەی ئەمەوێ بڵێم ئەوەیە ئەگەر خەڵک سوور بێ لەسەر خەباتی خۆی لەسەر داوای خۆی و لایەنەکان و ئەو کەسانەی کە خۆیان بە نوخبەی کۆمەڵگا لە ناو جووتێکەوانە ئەزانن ئەمانە ئەتوانن هەمان بەیەکەوە بڕیار لەوە بن هەنگاوی داهاتووتر چەند فراوانتر چەند بەرزترە بێ تەمە ناکەین ئەم شتانە بە جوانی و بەڕێکپێکی و بە منەظەمی بڕواتە پێشەوە و دوجار هاوڵاتی کوردیش گەلی کوردستانیش وەکو ئەو گەلانەی کە ئێستا لەسەر دەستیان ئاچەوستێنەوە ئێمەش کوردستانمان هەیە وڵاتی خۆمانە لە ناو ماڵی خۆمانە بە هێمنی و بە ئامنی و ئەوانە بژین. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ ماڵپەڕەکەتان. بەڵە بەڕزانمە وتەکانی عەدنان شاسوار بوو ئەندامی
سەکۆی کاری نیشتیمانی کە ئێستا لێرە ئامادەن بەڕزان لێرە بەشێکی زۆر لە چالاکوانانی مەدەنی چالاکوانانی ژینگەیی و بەشێک لە هاوڵاتیان بوونیان هەیەوە بەشدارن بۆ ئیدانەکردن و ڕەدانەوەی ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا کە بۆ سەر بەشێک لە سنوورەکانی خاکی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە تا ئێستا بەردەوامە. ئێستا دەمەوێت بچمان لای چەند بەشداربوویشی تری ئەم خۆپیشاندانە ئەگەر هاوکارەمان ئامادەبێت. سڵاوتان لەبێت لە شار پێسەوە ڕاستەخۆ لەگەڵتم ئەمانشتان لە بەشداریگردان لەم خۆپیشاندانە چی؟ ئەم ڕێپیاوانە لە دژی سوتماکردنی ژینگەی کوردستانە کە بە دەستی داگیرکاری تورکیا و حکومەتەکەی ئۆردۆغانە. ئێمە دژی هەموو داگیرکاری و دژی هەموو چۆن داری بڕیوەتەوە و چۆن لە ناوبردنی ژینگەی کوردستان لە ناوبات وە دەکان و وندەکان تێکەدا. دیارە ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو هاوسەرۆکی ڕێکخراوەکانی سلێمانی و هاڵەبجە ناڕەزایی دەرەبڕین ئەوەی کە ئەمڕۆ تووچە ئەیکا یا ئەوەی بە هەمان شێوە کە ئێرانی کاوگرتنەوەی ئاوی زەی بچووک و دەربەنی خان کە ئەمە کارێکی نامرۆڤانەیە بەرامبەر بە باشووری کوردستانەکرێ بەداخەوە کە ئەمڕۆ ئەبینین ئەم بێدەنگیە لەلایەن حکومەتی ناوەند و حکومەتی مەرکەزیەوانێ بێدەنگیان هەڵبژاردووە. ئێمەش داوا ئێمە وەکو هاوڵاتیانی شاری سلێمانی داوا لە لایەنگران و لە لایەنی پەیوەندیدار و لە حکومەتی عێراقی و حکومەتی کوردی خۆشمانەکەین کە بێنە سەرخەت. بەڕاستی ئەمە کارێکی زۆر خراپە کە یەکدەنگی ڕێکخراوەکان تا چەند گرنگە بۆ یەکدەنگی نەک هەر یەکدەنگی ڕێخەب هەموو گەلی کورد پێویستە یەک هەڵوێز بێ. ئەبێ لەم کاتە هەموو یەک هەڵوێز بن بۆ ئەوی مافی گەلی کورد بەو شێوەیە نەڕوە کە ئەمڕۆ ئەبینین ئەو مافانی کە ئەمڕۆ بەدەست هاتووە لەلایەن حکومەتی تورکیا و ئێرانەوانێ کە خەڵکەکەی بەو شێوەیە دژایەتی خەڵکەکەی بکرێت دژاوەتی هاوڵاتیان بکرێت. بەڵێ بەڕەزان لە ئێستادا گرتنەوەکە بەردەوامی هەیە تاوەکو ئێستا ئاراستەی خۆپیشاندانەکە دیار نییە کە بەرەو کوێ دەبێت. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە لە دوای ڕێپێوانەکە کۆنگرەیەکی ڕۆژنەماوانی ئەنجام دەدرێت و لەو کۆنگرە ڕۆژنەماوانێدا بەیان نامەیەک بڵاو دەکرێتەوە. بەڵە بەڕەزان بەردەوامین لە ڕووماڵکردنی گردبوونەوەکە ئێستاش بەڵە بەڕزان ئێستا سەرپەرشتیارانی ڕێپێوانەکە دەیانەوێت بە جۆرەك لە جۆرەکان ڕێپێوانەکە حرەکەت و جوڵە بکات بەرەو ئەو شوێنەی کە مەبەستیانە و لە شوێنی مەبەست لەوێ کە تاوەکو ئێستا دیار نییە بەرەو کوێ دەڕۆن لەوێ مۆتەمەرێکی کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەبەسترێت و لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا بەیان نامەیەک دەردەکرێت. دوجار لە ناوەڕۆکی بەیاننامەکە ئاگادار دەبین. ئێستاش ڕێپێوانەکە دەستی پێکردووە و پێدەچێت ئاراستەی خۆپیشاندانەکە بەرەو پارکی ئازادی بێت. لە ئێستادا بەشێک لە خۆپیشاندەران بە وتافکێشان دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بەرەو خاڵی ئامانجەکە دەڕۆن. بەڵە بەڕەزان لە ئێستادا هێزە ئەمنیەکان لە ئامادە باشیدان لە چواردەوری خۆپیشاندەران دەیانەوێت بە هەر جۆرێک بێت هەوڵ بدەن کە خۆپیشاندانەکە لە کۆنتڕۆڵ دەرنەچێت و بە جۆرەك لە جۆرەکان گژی و ئاڵۆزی لێ نەکەوێتەوە.
بەڵە بەڕێزان ئێستا بەشێکی زۆر لە بەشداربوانی ئەم خۆپیشاندانە بە بەرزکردنەوەی کۆمەڵک دروشم کە لە پێناو پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانە دەیانەوێت پەیامی خۆیان بگەێنن دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا. ڕێگە بەڵە بەڕێزان ئێستا لەژێر دروشمی باشووری کوردستان قەڵای مێژووی خەبات و بەرەنگاری دژی داگیرکەران دەیانەوێت ڕێپێوانەکە بەردەوام بێت بەرەو ئەو ئاراستەی کە خۆیان دەیانەوێت وە لەو شوێنەدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەبەسترێت و دوجار بەیاننامەیەک دەخوێنرێتەوە و دوجار لە ناوەڕۆکی ئەم بەیاننامەیە بەردەوام بەڵای لە ئێستادا دەمەوێت بچمە لای چەند بەشداربوویەکی ئەم خۆپیشاندانە. بەڵە بەڕێزان ئامانجی سەرەکی ئەم خۆپیشاندانە دژی داگیرکاری و لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیایە بۆ سەربەشێک لە خاکی هەرێمی کوردستان لە کاتێکا بەشێکی زۆر لە دار و درەختەکانی بەشێک لە سنوورەکانی هەرێمی کوردستان زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە لەلایەن دەوڵەتی تورکیاوە و ئێستا بەشداربوانی ئەم خۆپیشاندانە لەژێر کۆمەڵک دروشمدا دەیانێت پەیامەکانیان بگەێنە شوێنی خۆی بە ئومێدەوە دەیانێت پەیامەکانیان بگاتە کەناری خۆی. بەڵە بەڕێزان تاوەکو ئێستاش دیار نییە کە ئاراستی خۆپیشاندانەکە بەرەو کوێ دەڕوات، بەڵام ئێستا بەڕێوەبەران و ڕێکخەرانی ئەم خۆپیشاندەرە ئامادەن بۆ ئەوەی کە جوڵە بە خۆپیشاندەران بکەن بەرەو ئەو شوێنەی کە مەبەستیانە و دەیانەوێت لە ئێستادا لە چاوەڕوانی ئەوەداین کە بزانین ئاراستی خۆپیشاندانەکە بەرەو کوێ دەڕوات و ئەو شوێنە کوێیە کە دوجار خۆپیشاندەران تێدا دەوەستن و پەیامی خۆیان لە چارچەوەی بەیاننامەیەکدا بۆ هەموو لایەک دەخەنە ڕوو. نتوكل بحكمته بدولته ويبريوي عمل تزمنانو زردوتها يجيو أخلصوا ساسوا مكان هبشتي دزمناني ملة كمان لصايي سلكاو خورو كاسريسو خفرصانا ملة كمان دلفان بطالو ديكارو برسينانا ايما خاوني بروانا مي بالاو زانستو زانياريو جيرين كواتا شايني شياوي حكمراني خومانين خۆفرۆش و جاش و بێگانە حکومڕانن باشە بۆچی حکومڕانی خۆمان نەبین نەزەمانی دەرەبەگو ئاغایە نەزەمانی میرنشین و پاشا و شایە نەزەمانی چاخی بەردینە باوەڕکەن زەمانی چاخی فێڕینە خەو خۆراک لێم حرامە جنگل عدم من شوانا خو خوراك لم حرامة جنگل عدم من شوانا ضراو كيمو هرنا خوم خو زغانا شاوكانم ناتي تخو شواني من دورو ديرجا
فرمێسکی من وەکو تافگا ئاوە ڕێژە کاتێ ئەبینم میلەتم برسینانە دڵخۆش نابم هەرخەمبارم میلەتم بۆ برسینانە کوردستانم پڕی داهات و کەرەستەی خاو و کانە ژێری نەوتە و بۆ خاک فرۆش و چڵکاو خۆر و دوژمنانە میلەتی ئێمە هەمیشە بێموچە و بێئیش و کارە لە شەقامدا سوڕانەوە و خەفەتبارە مەناڵی ساوای هەژاران بە هەزاران برسی شیرە دایک و باوکی بەبێ پارە هەڵخەم پارە ئەی میلەتم بێئیش و کار ئەم گەنجانە ئەی میلەتم بێئیش و کار ئەم گەنجانە زۆربەی ئاوارەی وڵاتان و هەندەرانە میلەتم ئەوەش بزانە چیان بەسەر دێ ئەم گەنجانە یان ئەخنکەن لە دەریادا یان ئەخنکەن لە دەریادا یان ئەخنکێن لە دەریادا یان دەربەدەری وڵاتانە باوەڕکەن میلەتەکەم گەنجانن گەنجینەی کوردستانەکەم هەر ئەم گەنجانن سەرمایەی میلەت و نەتەوەکەم قەدری گەنجان ناگرن بەرپرسانی کوردستان خۆفرۆش و جاش و خۆپەرستن خزمەتکاری دوژمنان ئەی میلەتم لە تاو ئێوە ژیانم تاڵە ئەی میلەتم لە تاو ئێوە ژیانم تاڵە چونکە هەمیشە ئەبینم ئێوە گرفانتان بەتاڵە ئەی میلەتە سەوساوەکەم ئەمە حاڵە کوردستان بۆ دوژمن سڵکاو خۆی بەڵێ بەڕێزان لە ئێستادا بەڵە بەڕێزان لە ئێستادا ئاراستەی خۆپیشاندانەکە بڕیارە بەرەو پارکی ئازادی بێ لە سلێمانی بۆ بەردەم پارکی ئازادی لە شاری سلێمانی و لەوێ گربوونەوەکە سابت دەکرێت و لە هەمان کاتدا لەوێ بەیاننامەیەک دەخوێنرێتەوە کە دوجار خاڵەکانی ئەو بەیاننامەیە ئاشکرا دەکرێت بەڵە بەڕێزان ئێستا خۆپیشاندانەکە ئاراستەکەی بەرەو پارکی ئازادی شاری سلێمانیە و هێزە ئەمنیەکان لە پێشەوەی خۆپیشاندانەکان دەڕۆن ئامانجیان تێک نەدان و نەکەوتنەوەی گرژی و ئاڵۆزیە لە خۆپیشاندانەکاندا بەڵە بەڕێزان ئێستا خۆپیشاندەران بە دروشمی دشی داگیرکەران بەرەو پارکی ئازادی شاری سلێمانی بەڕێوەن دەیانەوێت پەیامی خۆیان دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بگەێنن بەڵە بەڕێزانێکێک لە ئەندامانی سەکۆی کاری نیشتیمانی دەڵێت داوا دەکەن لە هاوڵاتیان کە بەدەم بانگەوازەکەمانە بێت و ئەمە ئەرکێکی سەرشانی تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە کە دژی لەشکرکێشیەکانی هەر دەوڵەتێک بوەسێتەوە کە بۆ سەرخاکی یاریێمی کوردستان بێت لە ئێستادا دەوڵەتی تورکیا لە دوای لەشکرکێشەکانی بۆ سەر بەشێک لە خاکی یاریێمی کوردستان ژینگەی بەشێک لە ناوچەکانی یاریێمی کوردستان زەرەر و زیانێکی زۆری دەستکەوتووە لە هەمان کاتا دەسەڵاتدارانی هەرێمیش تا ڕادەیەک بێدەنگن لە بەرامبەر هەڵوەستەکانی دەوڵەتی تورکیا کە دوجار کۆمەڵێک گرژی گەورەتریشی لێکەوتەوە باشووری کوردستان قەڵای مێژووی خەبات و بەرەنگاریە دژی داگیرکەران ئەمە ئەم دروشمەیە کە خۆپیشاندەران لە ئێستادا بەرزیان کردێتەوە دژی هەوڵەکانی دەوڵەتی تورکیا و داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان و ئەو زەرەر و زیانانەی کە بەر
بەشێک لە ژینگەی هەرێمی کوردستان کەوتووە و خاپوورکردنی بەشێکی زۆر لە دێکانی سەر سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە. بەڵە بەڕێزان سەرپەرشتیاران و ڕێخەرانی ئەم خۆپیشاندانە داوا دەکەن کە خۆپیشاندانێکی ئەمنانە بەڕێوە بچێت و بتوانێت بە دوور لە هەرگرژ و ئاڵۆزیەک پەیامەکانی خۆیان بگەێنن، پەیامی خۆپیشاندەران و بەشداربووان ئەم خۆپیشاندانە بگەێنن بە هەموو جێتانەی کە بەرپرسن و لە بەرامبەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا کە بوونەتە هۆی وێرانکردنی بەشێک لە سنوورەکانی خاکی هەرێمی کوردستان و ژینگەی بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە بە جۆرێک لە جۆرەکان زەرەر و زیانی بەرکەوتووە لە ئەنجامی بڕینەوەی دارەکان و خاپوورکردنی بەشێک لە ماڵ و خانووی دانیشتوان و گوندنشینانی سەر ئەو سنوورە هاوکات. بەڵێ خۆپیشاندەران لەژێر دروشمی بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە بەردەوامی بە خۆپیشاندانەکان دەدەن و ئێستا خۆپیشاندان و ئاراستەی خۆپیشاندانەکە بەرەو پارکی ئازادی شاری سلێمانیە. بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە هاوکاری داگیرکەران پیشەی هەموو خاینان هاوکاری داگیرکەران پیشەی هەموو خاینان بەرخۆدان و تێکۆشان پیشەی گەلی قارەوان دەنگ بە دەنگی ئازادیە دەشت بە داگیرکاریە بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە. بەڵێ بەڕێزان ئێستادا خۆپیشاندەران داوا دەکەن کە سوپای تورکیا بۆ دەرەوە لە خاکی هەرێمی کوردستان بۆ کۆتاییێنان بەو زوڵم و زۆر و ستەمەی کە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە بەشێک لە دانیشتوانی خاکی هەرێمی کوردستان دەکات. لە ئێستادا داوا دەکرێت کە دەوڵەتی تورک کۆتایی بەو لەشکرکێشی و دەستدرێژیانەی بێنە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و داوا لە دەسەڵاتدارانی هەرێم دەکرێت کە هەڵوێست دوواربگرن. دارستان و ژینکەمان ئەپارێزین بەدڵوجار دارستان و ژینکەمان ئەپارێزین بەدڵوجار. بەڵە بەڕێزان خەمێکی گەورەی بەشداربووانی ئەم خۆپیشاندانە پرسی ژینگەیە و داوای پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان دەکەن. بەڵە بەڕێزان هاوکارم شادومان ڕاستە و خۆ دیمەنەکان دەگوێزێتەوە تا دەگەنە شوێنی مەبەست لەوێ دواتر لە دوانی ڕێخەران و بەشداربوانی خۆپیشاندانەکانتان بۆ دەگوازینەوە و ڕۆماڵی دەکەین. کچ و کوڕی ئاواشین بۆمە جێگەی شانازین لە پێنەو گەرەومەتین هەتا ماوین دەجەنگین
بودروا سبايتوچا بودروا لدوجي داجير كريس نواني رابري لدوجي داجير كريس نواني رابري بابرزان لجير دروشمي مشتين واحد ثاني لجير دروشمي لدجي داگیر کری خلکی سلیمانی راپەڕی دیارە ئامانجی سەرەکیەم و خۆپشاندانە ئەوەیە کە لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان خۆپشاندان دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا ئەنجام بدرێت لە ئێستادا لە شاری سلێمانی خۆپشاندانەکان بەردەوامی هەیە و لە ئێستادا ئاپۆڕای خۆپشاندانەکان گەشتووەتە نزیک ئەمنە سوورەکەی شاری سلێمانی وا بڕیارەکە خۆپشاندەران لە نزیک پارکی ئازادی لەوێ جێگیر ببن و دوجار لە چوارچەوەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە چوارچەوەی بەیاننامەیەکدا پەیامەکانی ئەم خۆپشاندانە بۆ هەموو لایەک بخەنە ڕوو. بەردەوامین لە گواستنەوەی دیمەنەکان هاوکارم شادومان بەردەوامە لە گواستنەوەی دیمەنەکان. بەڵە بەڕزان وتافەکانی خۆپشاندەران لە ئێستادا زیاتر دژی دەوڵەتی داگیرکاری تورکیا و سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغانە دەیانەوێت لە پەیامەکانیاندا ئیدانەی تەواوی ئەو لەشکرکێشانەی دەوڵەتی تورک بکەن بۆ سەر بەشێک لە سنوورەکانی خاکی هەرێمی کوردستان و تێکدانی ژینگە و سروشتی بەشێک لە سنوورەکانی هەرێمی کوردستان. چیەتەنە پشتمانە کوردستان شەرەفانە چیەتەنە پشتمانە کوردستان شەرەفانە İranet Erdoğan, Faşist Erdoğan, Cingakuş Erdoğan. Erdoğan, İranet Erdoğan, İranet Erdoğan, İranet Erdoğan, İranet Erdoğan. خۆپشاندانەکان بەردەوامی هەیە لە ئێستادا بەرەو پارکی ئازادی شاری سلێمانی. بەڵێ دەمانەوێت لەگەڵ گەیشتنمان بە شوێنی مەبەست لێدوانی بەشێکی زۆر لە بەشداربوانی ئەم خۆپشاندانە وەربگرین و ئامانج و فاکتەرەکانی پشت ئەم خۆپشاندانە بخەینە ڕوو. دەرەوە کارەکانی شۆکاری دیارن. ئامانج لە خۆپشاندانەکە بە پێی وتەی سەرپەرشەران و ڕێخەرانی ئەم خۆپشاندانە ئەوەیە کە دژی هەوڵەکان و داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەربەشێک لە خاکی هەرێمی کوردستانە و دەیانەوێت پەیامەکانی خۆیان لە ڕێگەی خۆپشاندان و ئەم جۆرە هەوڵانەوە بگەێنە شوێنی خۆی
و پەیامەکانیان بە دەسەڵاتدارانی هەرێم و کۆمەڵگەی نێودەوڵەتی و حکوومەتی عێراقی و هەموو لایەک بگات بە ئامانجی ڕاوەستانی دەوڵەتی تورکیا لەو لەشکرکێشی و دەستدرێژیانەی بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و بەساندنی سنوورەکانی هەرێمی کوردستان بە کۆمەڵە بیانووی جۆرا و جۆر. بەڵە کاک شەرکۆ ببوورە بەڵە بەڕزان کاک شەرکۆ سڵاو لەوێ ڕاستەخۆ لە شار پرێسەوە لەگەڵتم ئامانجتان لەم خۆپیشاندانەی ئەمڕۆ چی بووە؟ ئامان ڕاستکردنەوەی داگیرکاریە ئامان شەرمەزارکردنی هەڵوێستی زۆر لاوازی دامەزراوەکان و حیزبی سیاسیە لە کوردستانە. کوردستان لە بەردەم داگیرکاریایە تەنانەت بڕینەوەی درەختەکان نییە. ئەردۆگان پرۆژەی بە بیابانکردنیە پرۆژەی داگیرکردنی هەیە. ئێمە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی سیاسیەوە داگیر کراوین. ئێستا هێزی ویلایەتە سیاسەکانی کوردستان هۆکاری ئەم بێدەنگیە بۆچی گێڕیتەوە؟ بەڵێ هۆکاری ئەم بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێم بۆچی بە گێڕیتەوە؟ بڕوای من ئەم دەسەڵاتە بەشێکن لە ئەجێندای تورکیا و ئێران و خۆیان بە جۆرێک لە جۆرەکان هاوکارن بۆ جێبەجێکردنی لە ڕێی عەقدی 50 ساڵەوە لە ڕێی ئەو هەموو بارەگا زۆرەی تورکیاوە کە هەیە لە مەنتیقەیە بارەگای نافەرمی ئێران. بۆیە بڕیاری پەرلەمان یەکەم هێزانە بچنە دەرەوە بەڵام ئەمڕۆ حکوومەت داوا لە پەرلەمانەکە هاوکاری بێ بۆ شەڕی لەگەڵ با بڵین پارتی کرێکانی کوردستان. ئەم هەڵوێستە پیشاندانی هەڵوێستی خەڵکە کە جیاوازە لە هەڵوێستی حکوومەت و هێزە سیاسی. دەسەڵاتدارانی هەرێم بوونی پەکەکە لە ناوچەکە بە هۆکاری ئەم ئاڵۆزی و گورژانە دەزانن. خۆ پەکەکە با بڵین چەند ساڵ پێش ئێستا لە سەردەمی ئەرمەنەکانە نەبوو. خۆپەکەکە لە با بڵین لە یەمەن نییە کە تووشە تەداخولەکە. ئەردۆگان بە ڕسمی وتوێتی هەر ئامانجێکی کوردی دەوڵەتێکی کوردی لەسەر مەریخیش بێ لە باشووری ئەفریقاش بێ من دژیم. یعنی شتێک نییە بە ناوی کوردەوە لە بیرکردنەوەی ئەردۆگان و سیستەمی تورکیا. بۆیە ئەوانە بیانووی زۆر لاوازن و قەندیلیش بە بڕای من سەر دەکەوێت دوجار. سپاس بۆ بەڕێز. بەڵە بەڕزانەوە وتەکانی شەرک عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕانە. ئێستا دەچمە لای چەند هاونیشتمانیەکی تر کە بەشداری ئەم خۆپیشاندانن. ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێت سڵاوت لێبێ سەرچاو ڕاستەخۆ لەگەڵتم ئامانج لە بەشداریکردنم خۆپیشاندانە چی؟ ئەمە ئەمجانێمە وەکو حیزبی شووعی کوردستان بەشدارین لەم خۆپیشاندانە دژی لەشکرکێشی تورکیا کە کردوێتە سەر خاکی هەرێمی کوردستان و ئەو قەتڵ و عامەی کە بە بەردەوامی تورکیا ئاراستەی دەکات لە نەهجی دیکتاتۆریانە و فاشیانەی خۆی لە تەماعی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر سووریا و لەسەر زۆربەی وڵاتانی دیکە. سێ پارتی چەپ داوایان کرۆکەیشیان حزبی شووعی کوردستانە کە دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ڕابگیرێت. پێت وایە دەسەڵاتدارانی هەرێم بەدەم ئەم داوایانەوەیان؟ دەسەڵاتدارانی هەرێمە هەروەها حکوومەتی عێراقی لە ڕێگەی ئومەمی متحیدەوە فشار دروست بکەن بۆ ئەوەی کە تورکیا پاشەکشە بکە. بەڵە بەڕزان لە دوانەکان بەردەوامی دەبێت دەچینە لای چەند هەڵاتێکی تر. بەڵێ خاتوو پەیمان عیزەدینمان لەگەڵا ڕاستەخۆ پەیمان خان سڵاو لێبێ ڕاستەخۆ لە شاپرێسەوە لەگەڵتم ئەماشان لە بەشداریکردن ئەم خۆپیشاندانێت. لە ڕاستیە خۆی لە بنچینە خۆپیشاندانەکە یا ڕێپێوانەکە بۆ جیاتیکردنی داگیرکاری تورکیایە کە ماوەیەکە بە بەرنامە دەستی پێکردووە لە باشووری کوردستانە و سنوورێکی بەرچاویشی بەڕاستی داگیر کردووەوە سەربازەکانی خۆی لێ جێگیر کردووە و ئێستا مەترسی ڕاستی هەیە لەسەر
خاک و لەسەر گوندنشینان و لەسەر گوندەکان و لەسەر باخ و بێستان و ئاژەڵی هەرێمی کوردستان بۆیە تەسەور ئەەکەم ئەرکی هەموو کوردێک بێت یا لە هەموو کوردستانیەک بێت لە باشووری کوردستانە کە دژ بۆ داگیرکاریە بۆستێتەوە. وڵا بەڕزان ئێستا خۆپیشاندانەکان بەردەوامیان هەیە لەژێر ڕۆژنای دروشمەکاندا خۆپیشاندانەکان بەردەوامی هەیە و ئاراستەی خۆپیشاندانەکە بەرەو پارکی ئازادی شاری سلێمانیە بەردەوام دەبین لەگەڵتان لەگەڵ جێگیربوونی خۆپیشاندانەکان لەگەڵ